نەوەی مامۆستایانی ئاینی بەدوای خۆی داهێنا. وەزارەتی ئەوقاف لە چوارچەوەی کارکردن بۆ جێبەجێکردنی ڕاستپاردەکانی کۆنفرانسی ڕێخستنی وتاری ئاینی بەڕێوەبەرێتەکانی ڕاستپاردووە لەگەڵ پێشنوێژ و وتارخوێنەکان کۆ ببنەوە. لە بەرامبەردام ڕۆژمارەیەک مامۆستایی ئاینی هەولێر وەک ناڕزایی لەو ڕاستپاردانە کۆبوونەوە. کۆنفرانسی ڕێخستنی وتاری ئاینی ڕۆژانی 8 و 9 مانگی 11 ساڵی ڕابردوو لە شاری هەولێر بەڕێوەچوو لە کۆتاییدا 16 ڕاستپاردەی تایبەت بە وتاری ئاینی و پرسە ئاینیەکان دەرکرا. وەڵام بەڕێزان بۆ قسەکردن لەبارەی ڕاستپاردەکانی کۆنفرانسی ڕێخستنی وتاری ئاینی لە ستۆدیۆی هەواڵ لە شاری هەولێر مامۆستا عوسمان کانی کوردەیمان لەگەڵدایە. مامۆستا سڵاوی خوارد لەبێت، سوپاس بۆ ئامادەبوونت. ڕاستپاردەکانی کۆنفرانسی ڕێخستنی وتاری ئاینی 16 خاڵن. مامۆستایان لەسەر کام خاڵەیان سەرنجیان هەیە؟ سڵاو لە جەنابت و سوپاس بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە لە ئەنجامی ئەم هەوڵ و تەقەلایانەی کە وەزارەتی ئەوقاف گرتوویەتێ بەر بۆ چاکسازی یان بۆ ڕێخستنی گوتاری ئاینی، دیارە ئەم یەک لەم چارەسەریانە ئەم کۆنفرانسەیە کە ئەم کۆنفرانسە بۆتە مایەی نیگەرانی هەندێک لە زانایان بەڕاستی. لەبەر ئەوەی کەوا ڕاستپاردەکانی کە ڕاستپاردراون بۆ مامۆستایانی ئاینی لە سەرتاسەری کوردستان هەموو پارێزگاکان پێمان وانییە لە ئاست پێویستیەکانی هاوڵاتیانی کوردستان و موسڵماناندا بێ. لەبەرچی لەبەر ئەوەی کە زۆر جاری وا هەیە یعنی بڕیارێک دەردەکرێت ئەو بڕیارە لەم ئانوساتەی ئێستا گونجاو بێ، بەڵام لەوانەیە بۆ پاش 2 مانجیکە ئەم بڕیارە نەگونجاو بێ. بۆیە پابندکردنی زانایان بەم هەموو خاڵانێکەوە دراوە بەڕاستی پێمان وایە ینی زیان دەگەێنێ بە شێوازی گوتاری ئیسلامی کوردستان. بەڕاستی ئێمە هەمیشە لەگەڵ ئەوە داینکەوە میکانیزمی وتاری ئاینی یەک خرێ یان مەسەلەن تۆکمە بکرێ یان بێت و بە شێوازێکی وابێ کە دوور بێت لە فەوزا یان ڕنگدانەوەی برایەتی، ڕنگدانەوەی خۆشەویستی بێ، ڕنگدانەوەی یەکتر قبولکردن بێ. ئێمە هەمیشە لەگەڵ ئەوە دابووین و حەزیشمان لە فەوزا نییە، حەزمان لێ نییە فەوزا و دووبەرەکی و ڕگلێبوونەوە لە ناو وتارەکاندا بەدی بکرێ. بەڵام وەسا وەڵامەکەم دەست نەکەوت لە جەنابتم پرسی لەو 16 ڕاستپاردەیە کە لە 1/3 بەدواوە دەبێتە بڕیاری وەزارەتی ئەوقاف. ئێوەی مامۆستایانی ئاینی کام خاڵانەیتان ینی کام خاڵانە قسەتان هەیە لەسەری یان کام خاڵانی دەبێتە مایی دەمبەستی مامۆستایان لە وتنی حەق و بە جۆرێک لە جۆرەکان کۆتوبەندی ئێوەی مامۆستایانی ئاینی دەکات؟ لەو 16 کوامانن؟ بەڵێ ببوورە لەو خاڵانێکەوە پێمان وایە خاڵە لاوازەکانی ئەم کۆنفرانسە ئەم بڕیارەدانەیە ئەوەیە کە کردنەوەی لینکێک لە وەزارەتی ئەوقاف بۆ دابەزاندنی ناونیشانی وتاری هەینی لەلایەن وەزارەتی ئەوقافەوە بۆ زانایانی ئاینی، واتە لەمە دووە زانایانی ئاینی دەسەڵاتیان نییە بۆ خۆیان ناونیشانێک بۆ وتاری هەنی دابنێن، دەبێت لە وەزارەتی ئەوقافەوە بۆیان دابڕێژرێت کە پێمان وایە ئەوە بەڕاستی ینی کۆت و زنجیرکردنی مامۆستایانە و کپکردنی دەنجی حەق و مینبەرە. بەڕاستی ئەوە یەک. دوو و هەروەها قەدەغەکردنی کەناڵی ڕاگەیاندن کە بەڕاستی ئەوە زۆر لایەنێکی ئەکتیڤە، لایەنێکی کارایە لە گەیاندنی دەنجی ڕاست و حەق و عەدالەت کە لە مزگەوتانە دەردەچێت بۆ خەڵک. کاتێک لە مزگەوت وتارێک پێشکەش دەکرێت 1000 کەس دانیشتووە، بەڵام ئەگەر لە کەناڵێکی ئەو هاوڕا بگەێنرێت لەوانەیە دەیان 1000 خەڵک بیبینێ. بۆیە ئەوەش قەدەغەکردنی کەناڵی ڕاگەیاندن و پەخشنەکردنی لە هیچ کەناڵێکەوە ئیلا بە ئیزنی وەزارەت ئەوەش بەڕاستی مای نیگەرانی ئێمەیە. دواتر مای نیگەرانی ئێمەش بەڕاستی لە پۆلێنکردنی مزگەوتەکانە. ینی کاتێکەوە دوو مزگەوت لە شوێنێک دەبێت یەکیان نەمێنێ. ئەوە بەڕاستی پێمان وایە لەبەر غموزی، لەبەر نادیاری، لەبەر ئەوەی دیار نییە، لەبەر ئەوەی تا ئێستا لە وڵاتی ئێمە یاسا سەروەر نەبووە بەیانی بە جۆرەی یاسا ئەو مامۆستایە دەرچووی کۆلێژە، ئەو مامۆستایش دەرچووی کۆلێژ نیە، لەوانەیە شادەیەکی بەسیط سەرەتایی هەبێ. ئەو مامۆستای لەبەر ئەوەی لەلایەن دەسەڵاتەوە مەقبوڵە دەکرێت بە ئیمام و خەتیب، و ئەو مامۆستاییکەوە خاوەنی شەهادەی بەرز و عولیایە لەوانەیە قەدەغە دەکەێت لەو تاربێژی، یان
زۆر گوندی وا هەیە دەڵێن دەبێ ئەو گوندانێکەوە کەمتر لە 40 کەسین یاخود 20 کەسێک دادەنیشتن بۆیان نییە وتاری هەینی پێشکەش بکەن تەنها دەبێت زیاتر بێت لە 40 کەسی یاخود دەبێت کاتێک ئەوان کە باسی بوونەوەی فکر دەکەن کاتێک بەڵام مامۆستاوە سێ خاڵەکانی ترچین کەەوە تعلیقتان هەیە لەسەری بەڵێ والله ئێمە زۆر خاڵ هەیە تعلیقمان لەسەری هەیە بەڕاستی بەڵام با نەبێتە بێ ئینسافی بەرامبەر بە کۆنفرانس یان بەرامبەر بە هەوڵ و تەقەڵای وەزارەتی ئەوقاف بۆ نمونە بڕیارە هەر زانایەک خاوەن پیشەیەک بێ ئەو پیشەیە کە مەثەلەن لەگەڵ ڕێزمان بۆ عارەبانسیاتی لەگەڵ ڕێزمان بۆ هەر کارێکەوە هەیە ئێمە ڕێزیانی دەگەین دەستیان ماز دەکەین بەڵام دەڵێن هەر زانایەک ئەگەر بێت و کەسێکی کاسبکار بێ بۆی نێ وتار بخوێنێتەوە یعنی ئەوە پێم وایە ئیهانەکردنی زانایانە ئیهانەکردنی ئەو پیشانەیەکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شانازی پێوە کردووە و ئێمە دەبێت بەو دەقانەدا بچینەوەکەوە زانایان هاندین بۆیکەوە خاوەن کار و خاوەن پرۆژە بن خاوەن بیری بازرگانی بن ئایا ئەوڕۆ لە کوردستاندا وەزعی ژیانی گوزەرانی زانان لەو پەڕی باشیدایە تاوەکو قەدەغە بکەن لە کەسابەت بۆیە بەڕاستی زۆر خاڵی تر هەیە کە ئێمە لێی نیگەرانین ئەگەر بێت و ئەو یاسایانە جێبەجێ بکرێن بەڕاستی لەوانەیە زۆر خەڵک نیگەران دەبێ هەم لە وەزارەتی ئەوقاف و هەم لەو مامۆستاش کە جێبەجێ دەکات لەبەر ئەوەی جێبەجێکردنی ئەو بڕیارە خەڵک نیگەران دەکات. بەڵێ بابینە سەر ئەو خاڵانەی کە لەو 16 ڕاستپاردەیە کە وەک ئاماژەم پێکرد لە دوای بەرواری یەکی سێوە دەبێتە بڕیاری وەزارەتی ئەوقاف ئەو خاڵە جەوهەریە گرنگە باشانە چین کە وەک ڕاستپاردە لە ئەنجامی کۆنفرانسەکەەوە هاتۆتە بەرهەم خاڵە گەشەکان چین خاڵە ئیجابیەکان چین وڵا خاڵە گەشتەکان الحەمدولillah ئەوانیش تێدایە ئینسان دەبێت بە ئینسافەوە قسام کە یەک لەو خاڵانێکەوە دڵی ئێمەی خۆش کردووە ئەوەیە کەوا کەسی وتاربێژ بە کەسێکی ئەکادیمی بێ کەسێک بێ یعنی خاوەنی شەهادەیەک بێ کەسێک بێ ینی بە مەعهەدێک یا بە کۆلێژێک یاخود بە چەند خولێکدا دەڕۆیشتە بێ بتوانێت خەڵکی بەرامبەری خۆی قەناعەت پێبێنێ و ئامۆژگاریان بکە و ئامۆژگاریەکەش جێی خۆی بگرێ ئەوە بەڕاستی خاڵێکی بەهێزە و هەروەها زۆر جاری وا هەبووە لەلایەن مامۆستایانی ئاینیەوە بەهۆی ناشارەزاییان لەوانەیە ئیفرات و تەفریط هەبوو بێ لە وتاردان یان لەوانەیە فتوا درابێ یان لەوانەیە باسی قەزەی شەخسی کرابێ یان باسی لایەنێک کرابێکەوە تەشیرێک کرابێ ئێمە لەگەڵ تەشیر دانین لەگەڵ سوکاتی دانین لەگەڵ زۆر باشە فەوزایەک دادین کەوا دەکرێت و ئێمە حەزمان لێ ئەو وتارانەیەکەوە دەدرێن لەلایەن کەسی شارەزاوە بن. بەڵێ مامۆستا چ پەیوەندیەکێ لە نێوان دوورخستنەوەی مامۆستایان کە تا ئێستش کە من قسە لە خزمەت جەناب تاکەم لێرە و لەوێ هەر بەردەوامە چ پەیوەندیەکێ لە نێوان دوورخستنەوەی مامۆستایان و ڕاستپاردەکانی ئەو کۆنفرانسەی کە لە کۆتایی مانگەکانی ساڵی ڕابردووە بەڕێوە چوو. ئاسمان و ڕێسمان جیاوازی هەیە لە مابینی ئەو ڕاستپاردانەی کۆنفرانس و هەروەها لادان و تیرۆرکردن و هەروەها بێمافکردنی زانایانی ئاینی لەبەر ئەوەی بۆیە ئەمن دەڵێم 150 دەستخۆشی دەکەم لەو ئامادەبوانە و لەو کۆنفرانسە 150 هەڵدەگرم بۆ دوای کۆنفرانس بۆ بواری جێبەجێکردن و کردار و بە عەمەلی ئایا چ دەکرێت ئایا تەنها ئەو مامۆستایانە لا دەدەن کە باسی قوت و بودجەی خەڵک دەکەن و لەسەر ناحەقی و ناعەدالەتەکان دەدوێن ئەو مامۆستایان دەمێنەوە کە تەنها بە شان و باڵی حکومەتدا هەڵدەڵێن ئەگەر وابێ بەڕاستی دەستخۆشیەکانمان نابێ دەستخۆشیمان ئەو کات زۆر باشە مامۆستا کاتم نەماوە لەسەر ئەو لێژنەیە کە پێک دەبێت لێژنەیەک بێ ناو زانایان. بەڵێ بە کورتی ئەم پرسیارت ئاڕاستاکەم جەنابیشت بە کورتی وەڵام بدەیتەوە زۆر سپاس دەکەم لە ڕووی شەرعی و لە ڕووی واقعیەوە تا چەند گونجاوە ینی وتارەکانی هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی قەزایەک بێت چ لەسەر ئاستی پارێزگایەک بێ یان لەسەر ئاستی هەموو هەرێم بێ یەک ناونیشان و یەک بابەت بن هەموو مامۆستایان باسی یەک بابەت بکەن ئەمە تا چەند شتێکی عەمەلیە و بە بڕوای ئێوە تا چەند ئەم بڕیار و ڕاستپاردانە دەچنە بواری جێبەجێکردنەوە لەلایەن مامۆستایانەوە جێبەجێکردن بەڵام بە کورتی سوپاس دەکەم. بەڵێ
لەبەر ئەوەی کەوا غموزیەت و ناشەفافیت لە بڕیارەکاندا هەیە لەبەر ئەوەی تا ئێستا حیزب دەسەڵاتدارە نەوەک حکوومەت بۆیە ئێمە لەوە دەترسین هیچ کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تحدیدی نەکردەکەوە سەحابە لە 10 دقە چارەیەک زیاتر قسان نەکەن ئەوانە هەمووی پێچەوانەی دقەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە جاری وا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 10 دقیقە قسە کردووە جاری وا بە نیم ساعت قسەی کردووە جاری وا بە سەحابە دەفەرمون گوتومانە خۆزگە پێغەمبەری خوا بەس بێ وتارەکەی کۆتایی پێ بدەن سەحابە بێزار بوون لەبەر چی لەبەر ئەوەی کەوا پێویستی بە زۆر درێژەدان بە بابەتەکە بووە بۆی کەوا ڕوون بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕۆژی وا هەبووە 2000 مینبەردا دیتراوە و قسەی کردووە ئێمە لە جومعەیەک 5 دقە قسام بکەین 10 دقە قسام بکەین پێمان وایە بەڕاستی ئەوە ناشەرعیە و لەبەر ئەوەی بڕیارەکان زیاتر بۆنی حیزبیان پێوە دیارە و حیزب سەروەرە و حیزب بەڕێوەبەری ئەو کارانەیە بۆیە ئێمە بەدڵمانین بەڕاستی بڕیارەکان و لەلایەن خەڵکیشەوە ئەو بڕیارانە مای قبول نییە. بەڕێز مامۆستا عوسمان کانی کوردەیی سوپاس بۆی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە دووبارە سوپاس.